سڵای خوای گەورەتان لەبێت لە ڕوانگەی فەلەک ناسی خۆر لە کۆلێژی زانست بەشی فیزیا خۆشحاڵ پێدەژات. بێگومان بەرەزانە سەر ئاستی نێودەوڵەتیدا چەندین ڕوانگە و تەلەسکۆپ و مەرسەدی گەورەی تایبەت بەخۆر هەیە. بەلەم سۆنگەیەوە ماوە هەر جارم یەکێ لەم ڕوانگانەتان پێ دەناسێت. سەرەتا باس لە ڕوانگەی فەلەکی ماونە لوا دەکەین لە دوورگەکانی هاوای. ڕوانگەی فەلەکی خۆر ماوناالووە یان ماوناالووە سۆلەر ئۆبزەروەتری MLSO وێزگەیەکی تایبەتە بە لێکۆڵینەوە لە خۆر و دەکەوێتە سەر لێوارەکانی چیا و گڕکانی خامۆشی ماوناالووە لە دوورگەی هاوای ئەمریکی و بە بەرزی نزیکەی 3400 مەتر لەسەر ئاستی ڕووی دەریاوە دامەزراوە. ئەم ڕوانگە فەلەکیە تایبەت بە خۆرە لە 60ەکانی سەدەی 20م دامەزراوە لە ئێستادا لەلایەن سنتەری نیشتیمانی بۆ توێژینەوەی بەرگەهەوە NCAR بەڕێوە دەچێت و شوێنە بەرزەکەی و کەش و هەوا پاکەکەی مەرجێکی نایابی بۆ چاودێریکردنی خۆری فراهەم کردووە. ڕوانگەی خۆر MLSO سەرنج دەخاتە سەر چاودێریکردنی ناوچەی خەرمانە واتە کۆڕۆنای خۆر و چالاکیەکانی ئەم ئەستێرە ئازیزەمان وەک تەقینەوەی گەورەکان و بڵێسەکانی خۆر و چالاکیەکانی دیکە ڕوانگە دەکات بەڵام زیاتر جەخت لەسەر ناوچەی خەرمانە دەکاتەوە. بۆ سەرخستنی پرۆسەی کارکردنی ژمارەیەک تەلەسکۆپی تایبەتمەند بەکاردەهێنرێت کە لە درێژە شەپۆلی جیاوازدا کار دەکەن بۆ بەدواداچوونی گۆڕانکاری ڕۆژانەکانی چینی بەرگە هەوای خۆر واتە کۆڕۆنا. ئەم وێزگەیە بە یەکێکیان ئەم ڕوانگەیە با بڵین بە یەکێک لە گرنگترین ڕوانگە زمینیەکان دەژمێدرێت کە زانیاریەکانی تەواوکارە بۆ ڕوانگەکردنی تەلەسکۆپی ئاسمانی ناسراو بە سۆلار داینامیکس ئۆبزەروەتری کە بەیەکەوە کارێکی زۆر گرنگ و استراتیژی ئەنجام دەدەن بۆ ڕوانگەکردنی چالاکیەکانی خۆر و تێگەیشتنی زیاترمان لە سروشتی ئەم ئەستێرە هەر نزیکە لە زەویەوە.